هەرچەند ڕێگامان ساخت بوو هەرچەند تەنیا و بێکەس بوو. یەکێتی هەنگاوەکانی باڕاستەی نێوبوونەوە و پەسەندکردنی پەیڕێوی ناوخۆ و دانانی پافڵ تاڵەبانی و لاهور شێخجەنگی بە ئاوسەرۆکانی یەکێتی درێژکراوەی ڕێبازەکەی سەرۆک مامجەلال دەبێت. بەڵێنتان پێدەم دڵیام هەواڵ بافڵیش بە هەمان شێوە ئێمە سەربازێکی ونی ئەم حیزبە دەبین. ئەم نێبوونەوەی یەکێتی کە دەستی پێکردووە هیوا ئومێدی زۆری لای هەواڵان و کادرانی دروست کردووە. دەڵێن یەکێتیەک خاوەنی ئەو مێژۆ پڕشنگدارەی خەبات و تێکۆشان بێت هەر ئەوەی لێ چاوەڕوان دەکرێت. تەنانەت گرێویان لەسەرەوەی کرد کە ڕەنگە یەکێتی نەتوانێت خۆی ڕێکبخاتەوە یان بچێتەوە سەر ڕێچکەیە کە بتوانێت درێژە پێدەری ئەو ڕێبازەی پێشوو ببێ و پەرتەوازەیە بێ. بەڵام هەموو ئەو تەسەورانەوە لاندران بە هیمەتی دڵسۆزانی یەکێتی. ئێستاش پاش بەستنی کۆنگرەی چوارەم و هەڵبژاردننی دەستەیەکی نوێ بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پاش چەندین کۆبوونەوە توانرا بە هیمەتی هەموو لایەک پەیڕەوێکی نوێ بۆ یەکێتی بنووسرێتەوە. زۆر مانجۆبیز بووین کە پێشتر وە لە مەحفەلە جیاوازەکان قسەلەوە دەکرا کە بە ڕێژەیەکی دیاریکراویش گۆڕانکاری لە نێو قیادە و سەرکردایەتی و بەرنامە و ئەجندای یەکێتی نیشتیمانی کوردستانە جێگای دڵخۆشیە. بەڵام بە بێگومان ئەوەی کە دەیبینین پشکی شێری گۆڕانکاریەکان ڕووی داوە لە نێو کۆنگرەواتە بەشی زۆری گۆڕانکاریەکان هاتوونەتەکایەوە لە تەواوی لە لوتکەی دەسەڵاتەوە تاوەکو ئۆرگانەکانی خوارە و گۆڕانکاری و نێبوونەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەدی دەکرێت. یەکێتی لەگەڵ نێبوونەوەی پێی نایە قۆناغێکی نوێ لە ژیانی ڕێکخراوەی و کادرانی بەگەشتبینیەوە دەڕواننا هەنگاوەکانی نوێبوونەوە و ڕێخستنەوەی کاری ڕێکخراوەکان لە ناو ئۆرگانەکاندا. هاوکات ئەم گۆڕانکاریەش با دەرفەتێکی نوێی دەزانن بۆ هێنانە پێشەوەی گەنج و سوودوەرگرتن لە تواناکانیان. سەرەتای دروستبوون یەکێتیە دەست پێ ئەەکەی سەیری ئەو مێژووە زێڕینە ئەەکەی کۆمەڵێکی گەنج هەڵسوڕێنەری بوونە و ئێستا ئەبینی دووبارە گەڕێکی تر لە مێژوو دەست پێ ئەکاتەوە گەڕێکی تر لە خەباتی سیاسی دەست پێ ئەکاتەوە کۆمەڵێکی تری گەنج ڕابەرایەتی ئەم حرەکەتە ئەکەن و بە پشتبەستن بە ئازمموی هەواڵە سەرکردەکانی ترمان هەواڵە تێکۆشەرە دێرینەکانی ترمان و ئەمانە هەمویان تەواوکەری یەکترین. یەکێتی لەسەر هیچ کەس و لەسەر هیچ شتێک نەوەستاوە تاواکو پەکی بکێ لە بڕیارەکانە و ئێستاش ئومێدی گەورەی هەموو یەکێتیەکانە لاینگران یەکێتیە کە ئەم دۆخێکە هەیە و یەکێتی بەرەو پێش بێەوە ئۆرگانەکان ئەکتیڤ بگرێتەوە بۆ ئەوەی بتوانرێت کار و چالاکیەکان خزمەتکردنەکان دەست پێ بکاتەوە. ڕێبازیمان بەرنامەین سەربەرزین و نانەوین خەونیمام لەبیر. یەکێتی لە دوای بەستنی چوارەم کۆنگرا توانی پەیڕەوێکی نوێ بۆ یەکێتی بنووسێتەوە و کە ئاوسەنگ بێت لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەمدا وە گەڕێکی تر لە مێژووی سیاسی دەست پێ بکاتەوە بە سوودوەرگرتن لە توانای گەنجان و پشتبەستن بە سەرکردەکانی دووبارە وەگەڕخستنەوەی پەیوەندی دیبلۆماسەکانی لەسەر ستراتیژیەکی پتەوتر دەست پێ بکاتەوە. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.